باشی سلام علمی مامان سەرجەم وەڵاهی من دەنگەکەت تۆزێکی زەماوەی تقریبا 2 مانگ و 2 ڕۆژە شەوان خەوم لێ ناکەوێتن هیچ بەی شێوەیەک جا مامەسا 2 مانگ و 2 ڕۆژە نەنووستی بەخوای 2 مانگ و 2 ڕۆژە خەوم خراپە زۆر بەزەبری حەبوو شتیوا دەنوم ترسێک لە قەڵبمدایە مامەسەجان کە دەچمە سەر جێگا ترسی مردنە مامێکم مردە مامەکەم ئەو ترسەم لێ بەجێماوە زۆر شوێن دەکەم یەک دەڵێ سارە یەک دەڵێ جنە یەک دەرێ چاو نەفەسە بەڕاستی بابشم زەختە لەیدایە لە ماری یعنی وەزعەکەم زۆر زۆر خراپە سەردانی زۆر مامەسای ئاینیم کردیە زۆر شوێنم کردیە زۆر جێگام کردیە نازانم مامەستا بەڕاستی یعنی سەرم لێ شێوایە دایمەن دڵم تون دەبێ نازانم بڵێم چییە بەخۆی مامەسەجان نەفەسم بڵاهی نەفەسم باشە مامەستا زۆر زۆر تەنگنەوە بەڵام لە ئەوەکان دڵم تون دەبێ دڵ مامەسەجان ئەفکری خراپم لە بۆ دێتن کاتێک کە لە دەوامم لە فەرمانبەرم لە هەولێری محاولە بکە و لینکەیدان نایە و لینکەی لەسەر ئەیە ئەو شۆ سێجا لە سێک جێب دەبزانە هیچت لێ دێگە گۆڕان کات بەسەر هات و ناڕەحەت بووی عینادی لەگەڵ لینکەی چارەسەرەکەت ئەوێ دەبێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مامەستا بەڵای تو جنە نازانم جنەیان سعرە فەرمین لا جنوا بکە هیچ سحرێک بێ جن نییە بەس غالی بە 90 سحرەکان خارجینە 110 105 ئەوانە داخلینە بەسەکە داخلی بە تو لێ گوتن تەنگە نەفس نەبووی ئەتو نەتەتوانە قسە لەگەڵ بکە زوو تێکە چووی وەڵام مامەستا زۆر دڵم بە تو خۆشە بەڕاستی یانی تۆ شتەکان زۆر باش دەبینەوە ژیانم نییە فکری خراپم لۆ دەدا لە فکری دەدەن خۆ کوشتنیم لە بۆ دەدەێن خۆیان لۆوام لێ کرد سعدا فکر لە مندارەکان دەکەمەوە باشە دەرم خەیناکەم داران زۆر وەزعەکەم خراپە مامەستا بەڕاستی 2 مانگ و 2 ڕۆژە ئەو ترسە لە مێشکم ناڕوا و ناڕوە کە دەستمە سەر مەسەن باری دێتم مێشکم لە مەلایکەتە ناپرسی ئەی مەلایکەت جوابی مەلایکەت تا دێوە جوابی خوا دێ هەتا ڕۆژێک قڕت کرد بەسەرە خۆ ئێستا بە مردنیمە هەموو شتێک فایدێ ئەی ئەگەر بە خۆمان خۆ بکوژین غافل من قتل متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها فغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما كسي إيمان داري بكوجي شمان داري خود بكوجي الإخوان لعنتي ليك رحمي خود دريك عذابك زور قولي بوا ما ذكر ديا يد يبرا وخوالي ولعنتي ليك شو واكم رايمن خلاص كما مسجل فراوان كما برني ومشتكو بايدي هم انا كاس نامي بس تو رقيه ركبه سراب خوين بس تو زين سبك او لينك كده نالو بيجي شوي سيزا لسلك هم شوي سيزا ودو اكيد روج على تليفون مملوك الحمد لله جاكم او مملوك رقيقه ما مسجل روج سيزا شوار جاك ما سام بيانيان عسران شوال نبان يجي عشاء وين يجي نمينت قربي سيزا طواب دوباريكو يترب ربنا روجي باشتر تا خراب قابل تێک بچی قازانست بەڵێ بەڵێ باشە برام خۆش شفا بێ مامەستا و مامەستا هاتە هەولێر توان ڕقەمەکەی وەگرینەی دەڕێ بەڕێستەوەی باس کرد ناکردنەوە شتێکی زەڕوری هەیە دێو ئەگەڕێتەوە مەجال شتانە نییە برا ڕاستەکەی باشە وە دەکەم ئینشاڵڵا دوعاشم لەو بکە توخوا مامەستا وەزم زۆر خراپە ئەڵڵا بەناوە پیرۆزەکان خاتر ئاگادێ ئەو برای و برای پێشتریش لو نخوشاني كل قال إيمان يا ربي خوا شفاء عاجل يا مبني أنت الشافي لا شفاء إلا شفاءك شفاء عاجل غير آجل اللهم انزل على قلوبهم السكينة واطمئنان يا أرحم الراحمين فأنت الولي والقادر على ذلك اللهم آمين دست خوش مامەستا إن شاء الله روجا سێ جێر ڕوقیێرا دەگرم إن شاء الله باش دەبم بەجزکە خوای گەورە